ئیمامی عومەر ڕزای خۆی لێبێ شەو بە کوچە و کۆڵانەکانی مەدینە چاودێری خەڵکێ کرد، نەوەکو کەسێ ستەمی لێ بکرێ، نەوەکو کەسێ دزی لێ بکرێ، فێڵی لێ بکرێ. شەو زۆربەی شەو نایەخەوت، ئاگاداری حاڵی خەڵک بوو. جارێکیان زۆر شەکەت و مانووە بێت، ئەوەندە شەکەت و مانووە بێت تەحەمولی نامێنێ، پاڵەدا بە دیوارێکەوە ئەوێ کەمێ پشوو بدا. لە کاتێکا پاڵەدا بە دیوارەکەوە گوێی لە قسەی ژن و کچێکە. دایکەکە بە کچەکەی هەڵێ ڕۆڵە بڕۆ ئەو بکەرە شیرەکەوە، شیر فرۆشن، ئەو بکەرە شیرەکەوە. ئەویش هەڵێ ئەو کەرە ماهستەکەوە، باشە شیرەکەوە باشە. ئەویش هەڵێ دایکجان ئەی پێشەوای بڕواداران عومەری کوڕی خەتاب بڕیارێکی دەرنەکردوویتر لە مەولا ئاو نابێ بکرێتە ناو شیرەوە؟ وتی ڕۆڵە ئەو ئاگای لە ئێمە نییە. ئەویش ئەڵێ ئەگەر عومەر ئاگای لێ ئێمە نەبێ خۆ خوای عومەر ئاگای لێ ئێمەیە. الله ئەکبەر ئەوەیە ئەلەم یعلم بأن الله یەرا. ئەی نازانێ خوا ئەبینێت؟ ئەوە بینێ، هەموو شتێکی دیکەشە بینێ. باشە ئاگادارێتی ئیمامی عومەر زۆر ئەم قسە کاریگەری لەسەرەکە بەو کەسێک کە لەگەڵیا بوو داوای لێکاڵێ ئەم ماڵم بۆ دیاریکە، ئیشم بە ماڵە هەیە. باشە با سبەینە بزانین ماڵی کێیە. سبەینە پرسێت ئەڵێن ئەوە ماڵێکە، ژنێکە، کچێکیشی هەیە، ژنەکە بێوە ژنە پیرە، کچێکیشی هەیە بێمێردە. ئەو کاتە داواکە گەڕێتەوە ماڵی خۆیان، داوا لە ڕۆڵەکانیەکاڵێ ڕۆڵەکانم کامتانە ئەتانەوێ ژنی بۆ بێنم، ژنێکی باشم بۆ دۆزیوەتەوە، کچێکی باشم بۆ دۆزیتەوە. عەبدوڵڵا عەبدوڕەحمان ئەڵێن ئێمە ژنمان هەیە نامانەوێ. عاسمی کوڕی ئەڵێ من بێژنم ژن بەوێت. ئەویشە ڕوا تەسەوورەکەی سەرۆکی وڵاتە. الله ئەکبەر چه ئازایەتێکەیە، 20 سەرۆکی وڵاتێ بگەڕێ کچی شیرفرۆشێک، ماسفرۆشێک، پەنیفرۆشێک بخوازێ بۆ کوڕەکەی. کەس ئەگەڕێ بە دوای ئەو جۆرە ئەخلاقا؟ کەس ئەگەڕێ بە دوای ئەو جۆرە بەها بەرزە؟ ها ئەگەڕێت بەس بیر لەوە ئەکاتەوە ئەمە ئیمان و باوەڕی چەسپاوە، بەڕەوەشتە بە ئەخلاقە، فێڵ ناکە، درۆ ناکە. بۆیە ئەتوانێ ڕۆڵەیەکی باش بە بەرهەم بێنێ. ئەوی خوازێ بۆ عاسمی کوڕی، عاسمی هاوسەرگیری لەگەڵاکە، کچێکیانە بێ، ئەو کچە شووەکا بە پیاوێک لای عەبدولعەزیزە، ئەم عەبدولعەزیزە لەگەڵ کچی ئەم کچەدا باشە مناڵێکیانە بێ مەشهورە، ناوی بڵاو بۆتەوە بە دادپەروەری. ئەویش کێیە؟ عومەری کوڕی عەبدولعەزیزە. عومەری کوڕی عەبدولعەزیز کچە زای ئەم شیرفرۆشەیە، کوڕە زای عومەری کوڕی خەتابە، کچە زای ئەم شیرفرۆشەیە. بزانە پاکێتی چی کرد؟ پاکێتی چی کرد؟ بیر لە خۆت بکەرەوە. ئەمە پەیامێکە بۆ خۆ.